ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 2 جانیوەری ساڵ 2025تان پێشکەش دەکەین. درۆنی هێرشبەری دەوڵەتی تورکی داگیرکرد لا گوندی ئاڤی سەر بە شارۆچکەی باتیفای زاخۆ 2 ئۆتۆمۆبیلی مەدەنیەکانی بردومان کرد. برنگانی شەوی ڕابردوو فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی هێرشبەری دەوڵەتی تورکی داگیرکرد لا گوندی ئاڤی سەر بە شارۆچکەی باتیفای زاخۆ 2 ئۆتۆمۆبیلی کەسانی مەدەنی بردومان کرد و بە گوێرەی زانیاریەکان لە ئەنجامی بردومانەکەدا زیانی گەورە بەر هەردوو ئۆتۆمۆبیلەکە کەوتووە و پەنجەرە بوو بەشێک لە ماڵەکانی دەوروبەریش شکاون. هەروەها زانراوە کە هێرشەکەی زیانێکی گیانی نەبووە. سوپای داگیرکەری تورک و چەتەکانی درنگانی شەوی ڕابردوو بە چەکی قورس گوندەکانی عین عیسا و گرێسپیان تۆپباران کرد. بە پێی هەواڵێکی ئاژانسی هاوارنیوز سوپای داگیرکەری تورک و چەتەکانی شەوی ڕابردوو گوندی ئەلبەرامیل لە ڕۆژهەڵاتی ناوەندی شاری عین عیسایان بە چەکی قورس تۆپباران کردووە. هەروەها لە هەمان کاتدا داگیرکەران گوندەکانی گۆڕحەسەن خەربەتەلبەقر و سەوانیان لە ڕۆژاوای شاری گرێسپیش تۆپباران کردووە. بە پێی زانیاریەکان بەهۆی تۆپبارانەکانەوە زیانێکی زۆر بەر ماڵ و موڵکی دانیشتوانی ناوچەکان گەیشتووە. سەبارەت بە هاتنی ساڵی نوێەوە هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایەک باسی لەوە کرد کە ساڵی 2024 بۆ گەلی کورد بووەتە ساڵی ئەو سەرکەوتنانەی کە بە بەرخۆدان بەدەستی هێناون و وتیشی ساڵی 2025 لە مێژووی تێکۆشاندا دەبێتە ساڵێکی یەکلاکەرەوە. جەمیل بایەک دەڵێت گەریلاکانی هەپەگە و یێژاستار با درێژایی ساڵی 2024 چەندین تاکتیکی جیاوازیان بەکار هێناوە و لا تونێلەکانی جەنگەوە تا تاکتیکی هێرشی هاو ئاهەنگ و پێگەی بەرخۆدانیان لە زاپومەتینا و ئاواشین و خواکۆر گەورەترین بەرخۆدان لە مێژووی گەریلادا لەو ساڵدا ئەنجام درراوە و هەروەها دەوڵەتی تورکیا کە دەڵێت ئێمە کلیلەکانمان بردەوە ئەمە درۆیەکی گەورەیە و درۆیەکی گەورەیە. سوپای تورکی داگیرکرد هەرگیز نەیتوانیوە لە بەرەکانی شەڕدا دەستپێشخەری بەدەست بهێنێت و هەمیشە دەستپێشخەری لە دەستی گەریلادا بووە. هەروەها جەمیل بایەک ڕاشی دەگەێنێت ئەگەر پشتیوانی پەتەکە نەبووایە سوپای تورک نەیدەتوانی 24 کاتژمێر لە ناوچە داگیرکراوەکاندا بمێنێتەوە و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە جەنگی جیهانی سێم خەریکە قوڵتر دەبێتەوە. وتیشی کوردستان ئەو شوێنەیە کاشەڕەکە تێیدا چرتە دەبێتەوە بۆیە لە هەموو کاتێک زیاتر پرسی بەرگریکردن لە خۆمان دێتە ئاراوە. بۆ ئەمەش پێویستە خەباتێکی ڕێکخراو لە هەموو بوارەکانی ژیاندا ئەنجام بدرێت و بێگومان پاراستنی کۆمەلگا ئەرکی گەنجانە. هەروەها جەمیل بایەک ڕای دەگەیەنێ هەروەک چۆن گەنجانی کوردستان لە ڕابردوودا یەکەیەکی گەریلا و سوپای گەریلایان بەڕێو پێش دەبرد و ڕۆڵێکی مێژوویان هەبووە ئەمڕۆژ دەبێ بە برەودان بە بەرگریکردن لە خۆیان بەرپرسیارەتی مێژووی خۆیان بەجێبهێنن. بەم بەرپرسیارەتی مێژوویەوە پێویستە گەنجانی نیشتمان پەروەری کوردستان بەشداری خۆیان بەهێزتر بکەن. زۆزان چەولیک فەرماندەی بڕیارگەی ناوەندی یێژاستار لە چاوپێککەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فورات تیشکی خستە سەر تێکۆشانی ئازادی ژنان و ڕوانگەکانی بەرخۆدانی گەلی کورد بۆ ساڵی 2025 و ڕایگەیان بەرخۆدانی ڕێبەر ئۆجەلان و گەل و گەریلا هێرشە پاکتاوکاریەکان پوچەڵ دەکاتەوە. هەروەها ئاماژەی بەوەش کرد هێزی ئایدۆلۆژی ڕێبەر ئۆجەلان و ڕێبەرایەتیە سیاسیەکەی نەک تەنها بۆ گەلی کورد بەڵکو بۆ ژنان و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بناغی ژیانێکی دیموکراسیانەیە و ڕاشی گەیان دۆخی وڵاتەکەمان و ناوچەکە نیشانی دەدات کە پێشبینیەکانی ڕێبەر ئۆجەلان چەندێکیش ڕاست بوون.
جەنگی جیهانی سێم بە هەموو ترسناکیەکانیەوە لە ناوچەکە بەردەوامە و ئەوە ڕێبەر ئۆجەلان ماوەی 26 ساڵە لە دژی ئەم سیاسەتەی شەڕ و پاکتاوکاریە لە زیندانی ئیمراڵی بەرخۆدان دەکات و ئەو بەرخۆدانە ڕێگری لە سیاسەتی پاکتاوکاری دەکات. هەروەها زۆزان چەولیک لەباری سووریا دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەدەوە ڕایگەیان لە سووریا ئەو گەلانەی کا حکوومەتێکی سیستەمی ئیسلامی دواکەوتویان ناوێت لە مەیدانەکاندان و سیستەمی نەتەوەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان هەلێکی مێژووی گەورەی بەدەست هێناوە. ئەوەی پێویستە بکرێ خاوەنداریکردنە لە هەلە مێژوویەکە و وحشیگەری داعش وای کردووە کە ژنان لە بازاڕەکاندا بفرۆشرێن و بکوژرێن. هەروەها جەبهەی تەحریرە شام کە خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی دەسەڵاتی نوێی سووریا بگرێتە دەست ئەو کارەی کردووە و ئێمە ڕێگە نادەین تاکە یەک ژنیش ببێتە قوربانی دواکەوتوی جیهادیستە مەسەبیەکان و وڵاتان نێودەوڵەتیەکان. شەوی ڕابردوو شاندێکی باڵای حکوومەتی نوێی سووریا با سەرۆکایەتی ئەسعەد شەیبانی وەزیری دەرەوە و هەریەکە لە ئەندامانی وەزیری بەرگری و هەروەها سەرۆکی دامەزراوەی هەواڵگری گشتی گەیشتنە ڕیاضی پایتەختی سعودیە. ئەمەش یەکەم سەردانی فەرمی بەرپرسانی باڵای دەسەڵاتی نوێی سووریایە بۆ دەرەوەی وڵات. جێ ئاماژەیە لە دوای هەشتی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو کە دەسەڵاتی بەشار ئەسەد لەلایەن هێزەکانی دەستەی تەحریرە شام و چەند گروپێکی چەکداری ئۆپۆزیسیۆن دوای 24 ساڵ کۆتایی پێهات فەرماندەی گشتی دەستەی تەحریرە شام دەسەڵاتێکی نوێی لە سووریا دامەزراند و سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی دیاری کرد. محەممەد جۆلانی سەرۆکی دەستەی تەحریرە شام کە ئێستا سەرپەرشتی دەسەڵاتی کاربەڕێکەری سووریا دەکات هاوڵاتیەکی تورکی کا پێشتر لەناو هێرزە ئەمریکانی تورکیادا بووە و دواتر چوێتە ناو ڕێزەکانی قاعیدە و پاشان چوێتە ناو ڕێزی چەتەکانی داعشەوە دەکاتە جنەرال. هاوکات ئەو داعشە تورکە پلەکەشی ئەمیر بووە و ئەو کەسەی کە جۆلانی وەک جنەرال دیاری کردووە لە ناو ڕێزەکانی داعش و تەحریرە شام با مختار تورکی ناوبانگی هەیە و ناویتەوە تەواویشی عومەر چیچیە و خەڵکی شاری عوسمانیەی تورکیایە و لا لیستی تێرۆری تورکیاشدایە. هاوکات چەتەکانی داعش و قاعیدە و تەحریرە شام لا لیستی تێرۆری ئەمریکا و وڵاتانی ئوروپادان. گیدیۆن سار وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕاگەیاند دەسەڵاتدارانی نوێی سووریا کۆمەڵێک جیهادی توندڕەون و هەروەها هۆشداری بە ئیدارەی نوێی دیمەشقدا لەبارەی کورد و دەڵێت کار بۆ پاراستنی ئۆتۆنۆمی کورد لە باکووری سووریا دەکەین. لە میانی چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕادیۆی وڵاتەکەیدا وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕاگەیاند دەسەڵاتدارانی نوێی سووریا کۆمەڵێک جیهادی توندڕەون کە لە ئیدلیبەوە ڕویان لە دیمەشق کردووە. هاوکات نیگەرانی خۆی لە دۆخی کەمینەکانی ئەو وڵاتە بەتایبەت کورد دەربڕی و ئاماژەی بەوە کرد ئیسرائیل لا ڕێگەی کەناڵات دیپلۆماسیەکانەوە کار بۆ پاراستنی ئۆتۆنۆمی کورد لە باکووری سووریا دەکات. هەروەها وەزیری دەرەوەی ئیسرائیل لەباری تورکیاوە ڕایگەیاند ئەو وڵاتە با سەرۆکایەتی ئەردۆغان هێڵێکی دوژمنکارانە و بێزارکرد بەرامبەر دەوڵەتی ئیسرائیل نیشان دەدات، بەڵام ئێمە لەم قۆناغەدا هیچ نیازێکمان نییە بۆ هەنگاوناون لە دژی ئەنقەرە. لەبارەی گرنگی و پێویستی پاڵپشتی هاوڵاتیانی سەرجەم ناوچەکانی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان هاوڵاتیانی سلێمانی ئاماژەبەوە دەکەن پێویستە دەسەڵاتدارانی باشوور کە یەنەکە و پەدەکە یەنەکەن پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بکەن و بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی لەوێ ڕوودەدات و دەشڵێن داواکارین لە دانیشتوانی هەرێم بەشدار بن لە هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستان. ڕۆژە ئیسا لە ڕۆژئاوای کوردستان ڕوئەیە بابەتەکان سەریعن ئەحداسەکان سەریع ڕوئەیان توانن ئیسا ڕۆژئاوا ئەگەر حاڵەتێک بێتە پێشوانێ بۆی کە تەحالوف بکەن لەگەڵ حکوومەتە تازەی کە دروستە بێت تەشکیلە بێت لە سووریادا تاوەکو بتوانین زیاتر خزمەت بە دۆخەکە بکەن. هەڵبەتە ئێستا لە ئێستادا ئەمریکا هەم پشتیوانی کوردانی ڕۆژئاواکە هەم ئیسرائیل هاتوۆتە پێشەوە بۆی پشتیوانی ئەم کات و لەگەڵ ئەو دۆخی کە هاتوۆتە پێشەوە لەگەڵ ئەو تێریستانەیە بتوانن مەسەلەن حاڵەتێکی گوا دروستکەن کە سوود و قازانجەکە بکرێتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان
کوردستان هەڵبەتە لە ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو باشووری کوردستان چۆن بتوانین هاوکاریان بێت ئەگەر لەلایەنی مادی و بێخود لەلایەنی معنەویە بێخود پشتگیریکی تەواوی ئەو کوردانی ڕۆژئاوا بکەین کە بەڕاستی لە ئێستا کورد پێویستی پێێتی لە ئێستا هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دموکراتی کوردستان ڕۆژێکی وا دروستکەن کە پشتیوانیکی تەواو بن بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان تا بتوانین ئەم دۆخە تێپەڕێنین. جا من ئومێد دەکەم کە ئەم ئەرکە کەس بەهی کەسی تری نەزانێ بەهی خۆی بزانێ بۆ ئەوەی زۆرترین ژمارە لە خەڵکی هەرێمی کوردستان لە هاوڵاتیان بەشداری ئەو هەڵمەتە مرۆییە بکەن کە پەیوەندی بە سیاسەتەوە نییە بەڕاستی پەیوەندی بە هەڵوێستی ئینسانیەوە هەیە بۆ یارمەتیدانی خوشک و براکوردەکانمان و هەروەها ئەو خەڵکە لێ قەوماوانەی نەتەوەکانی تریش کە لەگەڵ کورد دیسانەوە هاوارە دەبن و بەداخەوە پەرلەمانی هەتا ئێستا لە وڵاتی ئێمە دەسەڵاتی یەکەم نیە دەسەڵاتێکی مەشلولە ئەگینا ئەبوایە ئەو بڕیارانە لە پەرلەمانەوە بدرێ و ئەگەر بە حەقی پەرلەمانیشی نەزانن گەورەتر بێت لە پەرلەمان ڕاپرسی بۆ بکەن. من لەو باوەڕیان بڕای خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەموو ئەو توانایانی کە هەرێم هەیەی بە سنوورەکانیەوە بخرێتە خزمەتی ئەو لێخەوماوانەی کە لە پارچەکانی تری کوردستانە هەیە و لە وڵاتانی دراوسەیە هەیە. هەروەها سەبارەت با پاڵپشتی و هاوکاری ڕۆژاوای کوردستان و پێویستی یەکدەنگی و یەکڕێزی کورد لەم قۆناغەدا مامۆستایانی زانکۆی هەرێمی کوردستان داوا دەکەن هەمووان پێکەوە یەکدەنگی سیاسی و کۆدەنگی دروست بکەن بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان و هەروەها دەشڵێن چۆن هەرێمی کوردستان هیچ مەترسیەکی بۆ سەر هیچ وڵاتێکی دراوسێ نیە ڕۆژاواش بە هەمان شێوەیە بۆ ئەمەش پێویستمان با یەکدەنگی سیاسی و پاڵپشتی میدیایی بۆ ئەو پارچەی کوردستانە. ئەو پەیوەستە بە ڕۆژئاوای کوردستان ئەو بابەت و پرس و کێشە و گرفتانە و کە لەوێ هەیە ئەو ئاریشانەی کە لەوێ دروست بووە ناڵم لە ئاستی پێویستایە بەڵام جۆرێک لە یەکدەنگی هەیە لە بایەخدان بەو بابەتانی کە پەیوەستە بە ڕۆژئاوای کوردستانەوە بەمەعنا ئەگەر سەری کەناڵ ئاسمانەکانی هەرێمی کوردستان بکەی هەستەکەی ڕووماڵیان چڕتر کردوتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان هەندێک بابەتی لۆکاڵیان فەرامۆش کردووە من نامەوێت ناوی هیچ کەناڵێک بێنم بەس بە شێوەیەکی گشتی کەناڵەکان لە هەرێمی کوردستانە ئەگەر لە بابەتەکانی ترای ناکۆچیان هەبوو بێ هەستەکەن ئەمە چکە پێوەست بابەتێکە پێوەستە بە کوردەوە هەستەکەی جۆرێک لە یەکدەنگی هەیە هەندێک کەناڵەکان ڕادەی ئیهتیمامەکەیان وای لێ کردووە کە بەردەوام پامێرەکانیان راپۆرتیان هەیە و جۆرێک لە هاوسۆزی دروست بووە و ئەمە بەڕاستی مەسئولیەتی و بەرپرسیارەتی ئیعلام و میدیا زیاترەکان لەوەی تۆ بتوانیت تیش بخەیتە سەر مەزلومیەتی گەلێک کە داوای ماف و داوای حەقێکی و سروشتی خۆیەکە. پێش ئەوەی میدیا ئیشەکە بکە بە یەکدەنگیەکی سیاسی هەبێ واتە بێ سیاسەکان پێش میدیا یەکدەنگ من لەوەی کە گەلێکی مەزلوم مستەملێکراو هەیە وەکو چۆن لە سووریا نەتەوەی عەرەب زوڵمی لێکراوە بە هەماشەوە کوردیش ستەمی لێکراوە و ئێستا ئێمە لە لەحزەیەک و ساتێکی مێژووی زۆر گرنگین کە گۆڕانکاریی گەورە لە سووریا ڕوویاوە لەپاڵ یەکدەنگی سیاسەکانە بێ میدیاکانیش یەکدەنگ بن لە هاوسۆزی بۆ ئەم نەتەوەیە و ئیشی گەورەتر بکەن لەسەر ڕووماڵی میدیایی. لە ئێستایان بارودۆخی کاتۆتە پێشەوە بەرەو پێشچوونێکی باش لە بارودۆخی کووردا هەیە بەتایبەتی لە ڕۆژئاوا لە ڕاستیە پێویستە لەسەر هەموو تاکێکی کورد هەرچەند ئەم هەوڵە لەسەر ئاستی تاک زۆر سودمەند نیە بەڵام وەکو زەقکردنەوەی لایەنی نەتەوایەتی دیارەکە لە ناو تاکەکانی کۆمەڵگایە کە شتەکە بوو بە واقع و پاڵپشتیان کرد بەگومان کاریگەری لەسەر بڕیاری لایەنە سیاسیەکانی ژەبێ. علی خامنەی ڕێبەری باڵای ئێران لا پێنجەمین ساڵڕۆژی کوژرانی قاسم سلەیمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودسی سوپای پاسداران سەبارەت با ڕووداوەکانی سووریا ڕایگەیاند هەندێک کەس بەهۆی نەبوونی لەیەکدانەوە و تێنەگەیشتنی دروست بانگەشەی ئەوە دەکەن کە لەگەڵ ڕووداوەکانی ئەم دوایەی ناوچەکەدا ئەو خوێنەی کە بۆ بەرگریکردن لە مەزارگەکان ڕژاوە بە فیرۆ چووە ئەوان هەڵەیەکی گەورە دەکەن و ئەم خوێنانە بە فیرۆ نەچووە. سەبارەت بە گۆڕانکاریەکانی سووریا خامنەی دەڵێت ئەوانەی ئەمڕۆ با لوتبەرزیەوە تەراتین دەکەن ڕۆژێک دێت دەکەونە ژێرپێی ئیمانداران و ئەوانەی دەستڕێژیان کردوتە سەرخاکی گەلی سووریا ڕۆژێک دێت لە بەرامبەر دەسەڵاتی گەنجانی سووریادا ناچار دەبن پاشەکشە بکەن. هەروە خامنەی محەممەد جۆلانی فەرماندەی دەستەی تەحریرە شامی وەک تێکدەر و ئاژاوەچی لە سووریا ناوبرد.
58 هاوڵاتی خەڵکی شارەکانی پیرانشار شنۆ مەهاباد و بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی لەبەرکردنی جلی کوردی هەڵپەڕکێ و شادی لە ڕێورەسمێکی زەماوندا لە پیرانشار بانکێشتی لقیەکی دادگای پیرانشار کراون. بە پێی ڕاگەیاندراوێک ئەم هاوڵاتیانە دەبێت لە ماوەی 5 ڕۆژە سەردانی دادگا بکەن. بانکردنی ئەم هاوڵاتیانە بەهۆی سکاڵای یاسایی پۆلیسی فەتاوە ئەنجام درراوە بە تۆمەتی لەبەرکردنی جلی نەتەوەی ڕەنگی خاکی و هاڵپەڕکێ لە ڕێورەسمێکی زەماوندا کە لە 10 سەرماوەرز بەڕێوە چووە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەش کردن. هەر شاد بن. مشن بخان لورش كزي زارن كزي برش وادم مشن بخان لورش كزي زارن كزي برش دستك حانا يكبكلش جبو ولاد كچا كردم لا تو زنارم اسبري خانم جگر پولامه وکی جیرانم ساگرم سما و بیانم سما و بیانم اسکرم کردم اسبری خانم اسکچا کردم وکی جیرانم اسکچا کردم سما و بیانم جبو ولاد کچا کردم